مامۆستا شێرزاد چۆنی؟ ئەلۆ داوەشەی باشە هەزار جاریش نەک جارێک هەر پێم بڵێن عەیبە تخوا مەعقوولە یعنی کابرایەک بەو تەمەنەوە ها ئەوەتە ڕسمەکەی بەس جێ لە نۆتی دەنگت بی نۆت باشەم چتسان لێ بکەم شتەشیان لەسەر بڵاو کۆم برێم ئەو کارە قێزەوە ناکردیە ئەڵێ تۆمەتمان لە هەر دەبەستی و دژ دانیشتە و لە دوورڕا کورە عەیبە کاکە بە قوربان کو دەبێ ئەوەندە ترسنۆک بن پەروەردەی وڵاتێک دەکەن ئەوە ئەتەکێتانە دوی دەکەینەوە کو دەکرێ ئەو ڕەوشەوا بیتن خەڵکی هەولێرن کاکە لەو پەروەردەیەک پەروەردە بووینە دەمانەوێ بزانین پرسیارتان لێ بکەین کۆمەڵێک پرسیارمان هەیە هەمووی هەردێ دەرێ کارمامزە کارمامز کارەبا دەیگیری